ڕۆژتان باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد بیرمەندی گەورەی جیهانی موڕای بۆکچین داهێنەری بیری سۆسیال ئێکۆلۆژیە. موڕای بۆکچین لە بیری سۆسیال ئێکۆلۆژیدا باسی کۆمۆنالیزم وەک بنەمایەک بۆ کۆنفۆدرالیزمی دیموکراتیک دەکا. ڕێزدار ئۆجەلان لە تێزی خۆبەڕێوەبەری دیموکراتیک و کۆنفدرالیزمی دیموکراتیکدا کەڵک لە هێڵە فکرەکانی موڕای بۆکچین وەردەگرێت. بەرنامەی گەلی ئازادی ئەمجارە بۆ باس و شیتەڵکردنی ڕوانگە فکریەکانی موڕای بۆکچین فەیلسوف و بیرمەندی ناسراوی جیهانی تەرخان دەکەین و بۆ ئەو مەبەستەش بەڕێز سەلاح عەباسی نووسەر ئێستا لە ئوستودیۆ حەزرە. کاک سەلاح بەخێر بێ. سلااومەیە بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی نەورۆز. سپاس دەکەین. کاک سەلاح بەرنامەکە تایبەتە بە شیتەڵکردنی ڕوانگەکانی فیلسوف و بیرمەند موڕای بۆکچین. موڕای بۆکچین لە شەستەکان کاتێک وەکو بیرمەندێک دەردەکەوێت هاوکات وەکو چەپێکیش وەکو ئەکتیڤیستێکیش ڕخنەکانی ئاراستەی مارکسیزم دەکات وەکو ڕخنەگرێکی تیۆریکە کریتیکاڵ تیۆری. هێڵە فکریەکانی بۆکچین لە پەیوەندی لەگەڵ لە بەر ڕخنەدانی مارکسیزم وەکو بیر وەکو تیۆری چی بوون فەرموو؟ دەکرێت بڵێن موڕای بۆکچین بەسەر چەند قوتابخانەی فکری و تیۆریکدا ینی ئەزمموی هەبووە لە چەندین قوتابخانەدا لە بیری مارکسی لێنینیستیرە دەست پێ دەکات. ماوەیەک بەرەو بیری ترۆتیسکی دەچێت لە بیری ترۆتیسکی تیرە دەگاتە ڕخنە و دەگاتە ئەوەی کە بیرۆکەی ستالینیستی ڕخنە بگرێت. هەروەکو دەزانن بیرۆکەی ترۆتسکیستی لەسەر ئەو ئەساسە بوو کە ستالین کۆمەلگای ئیتحادی جەماهیری شۆڕەوی یان بڵین ڕووسیای بەرەو هەڵدێرێکی تیۆریک و سیاسی برد و نەدەبواە بەو ڕێگایدا بڕوات نەدەبواە لە یەک وڵاتدا سوسیالیزم لەسەرەوە ڕادا بمەزرێ دەبواە سوسیالیزم وەکو پرۆژەیەکی ناتەواو چاو لێ بکرێت لە ڕوانگەی ترۆتسکیەوە نەدەبواە وەکو بیرۆکەی سوسیالیزم لە دەوڵەتێکدا لە وڵاتێکدا ئەویش بە چوارچێوەی حیزبێکی دیکتاتۆردا بەو ئەقارەدا بڕواکە ڕۆیشت. بۆکچین لەو بیرۆکەیەرا دەگاتە ئەو بیرەی کە ڕەخنە لەو شێوە لە سوسیالیزمە کۆمۆنیزم لە قەرنی بیستەمدا بگرێ. ئەو ڕەخنەیە زۆشتی هاوبەشی هەیە لەگەڵ ڕەخنەی ئانارشیستەکان کە هەم لە سەردەمی مارکسدا ڕەخنەیان گرتووە لەوەی کە دەوڵەتی سوسیالیستی دەبێت چ جیاوازێکی لەگەڵ دەوڵەتی دیکە بێت چونکە ئانارشیستەکان پیانوا بوو کێشەکە بە کێشەی چینایەتی و بە کێشەی بڵین دابەشکردنی ئامرازەکانی بەرهەمهێنان و ئەوەی کە دیکتاتۆری پرۆلتاریا ئامرازەکانی بەرهەمهێنان بخاتە دەست خۆی و لە دەست بۆ ژوازی دەریان بێنێ چارەسەر نابێت چونکە کێشەی دەوڵەت هەردەمێنێتەوە. ئەوان پیانوا بوو ڕێگا حەلی ڕێگا چارەی کێشەی دەوڵەت ئەوەیە کە بە شێوەی شۆڕایی بە شێوەی کۆمۆنیتی بچووک بچووک بە شێوەی دانی دەسەڵات بۆ شۆڕاکان و بۆ کۆمەلگا لە خوارەوەڕا ئەم کێشەیە چارەسەر بکرێن. دەبینین لە شۆڕشی ئۆکتۆبردا لە ساڵەکانی یەکەمدا بەو شێوەیە جوڵانەوە. واتە کاک سەلاح بەر لەوەی کە باسی مارکسیزمی دەوڵەتی بکەین دەزانین کە بۆکچین ڕخنەکانی دواتر لە مارکسیزمی دەوڵەتی بەتایبەتی مارکسیزمێت کە لە شێوازی دەوڵەتدا دەردەکەوێت بەڵام بەر لەوەی دەربازیەوە بین باسی مارکسیزم و تیۆری وەکو فکر بکەین ئەوەی کە گرنگە کە بۆکچین لە ڕخنەگرتن لە مارکسیزمدا بەتایبەتی ئەو لایەنەی کە زۆر کۆمەڵاسی دیکە باسی دەکەن مەسەلەی لە مارکسیزمدا ئابووری چەقی هەموو شتەکانە ناوەندی هەموو شتەکانە بەڵام بێژگە لە ئابووری زۆر فاکتەری دیکەی کۆمەڵایەتی جیڤاکی فەرهەنگی هەن کە شوێندانەرن لە کۆمەلگادا. بەتایبەتی بۆکچین لە بواری ئانترۆپۆلۆژیەوە دەیسەلمێنێ کە لە ڕەوتی مێژوودا یعنی لە ڕەوتی زۆر کۆنەوە هەتاکو ئێستا ئابووری تەنها فاکتەر نەبووە بۆ دەسەڵات بەڵکو زۆر فاکتەری دیکەی کۆمەڵایەتی هەبوون کە لە پەیوەندی کۆمەڵاتیەکاندا نەخشیان هەبووە لە ئاکامدا لە خودی شکڵگرنی دەسەڵاتدا نەخشیان هەبووە و ئەمە بۆکچین لە بڵێن لە
لێکۆڵینەوە ئانترۆپۆلۆژیەکانە دەسەلمێنێت ئێوە بەتایبەتی ئەوەی کە مارکسیزم وەکو فکر یانە بەر لەوەی کە بکەوێتە بواری پراکتیکە و ببێت بە دەوڵەت دەکاتە بەرڕەخنە ئێوە بەتایبەتی ئەو ڕخنانەی کە لە ڕوانگەی ئارترۆپۆلۆژیەوە بووکچین دەیگرێت چۆنە بینن ڕخنەکە لێرەدایە کە بووکچین پێی وایە کە ئەو خودمختاری یان خودگەردانی شۆڕایی یا ئەنجومەنی لە شێوەی سانترالیستیدا کە دەبێتە دەوڵەتێکی کە وەکو لەسەرەوەڕا بە شێوەی دیکتاتۆری پرۆلتاریا ناتوانێت کۆمەلگا بپارێزێ واتە ئەو ئازادیانەی کە کۆمەلگا دەبێ هەیبێ کرێکاران دەبێ هەیان بێ ینی کرێکاران دەکەونە دەست نوێنەرانی حیزب نوێنەرانی حیزبیش دەکەونە دەست کومیتەی ناوەندی حیزب و ڕێبەرایەتیەوە بەم شێوەیە لەسەرەوەڕا بۆ خوارەوە دیاری دەکردرێ کە کۆمەلگا بەرەو چه ئاقارێک دەبێ بڕوە بۆ ئەوی کە پێشگیری لەو مەسلەیە بکردرێ دەبێت دەسەڵات بدرێتە دەست کرێکاران دەست شۆڕاکان دەست کارخانەکان دەست ئەنجومەنە کۆمەڵایەتەکان دەست کەشاوەرزان و زارعان واتە لە تیۆری بووکچیندا تەنیا کرێکاران نابیندرێن بەڵکو چین و توێژە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی دیکەی کۆمەلگاش حیسابیان بۆ دەکردێ دەبێ هەمووی ئەوانە ببیندرێن دێردایکە لە ئیتحادی جەماهیری شۆڕەویدا ئەو هەڵەیە ڕوویدا ئەو هەڵەیە بووکچین هەمووی بە حیسابی مارکس نابینێ بەشێکی زۆری بە حیسابی لینین دەبینێ ئەو بەشەی کە بە حیسابی مارکس دەبیندرێ ئەو بەشەیە کە باکۆنین و ئانارشیستەکانیش پێشتر لەگەڵ مارکس لەسەرەوە مجادلەیانە بوو واتە ئەو بەشەی کە دەکەوێتە سەرەوەی کە دەوڵەت کەنجێ دەبێت لە ناو بچێ لە بیرۆکەی مارکسیستیدا دەوڵەت ناتوانانی تۆ لە ناوبەری بەڵکو دەبێت لە ڕێگای دەوڵەتەوە سوسیالیزم دابمەزرێنی قۆناغ بەرەو پێشبچی تا ئەو جێگای کە کۆمەلگایکی چینایەتی نەبێت دادەمەزرێ لەو کۆمەلگایەدا کە چین نەماوە دەوڵەتیش مەحو دەبێتەوە دەوڵەتیش خۆی لە ناو دەچێت بەڵام لە ڕوانگەی ئانارشیستەکانەوە تۆ دەبێت لە یەکەم هەنگاوڕا دەسەڵاتی دەوڵەت لاواز بکەیت دەسەڵاتی سنترالیستی و مرکزی لاواز بکەیت بۆەوەی کە ئەو دەسەڵاتە بکەێتە دەسەڵاتێکی مرکزی نەبێت واتە دابش بکرێ بەسەر ئەنجومەنەکاندا بەسەر شۆڕاکان هەر بۆیە کە بووکچین پێی وایە دەوڵەتێکی مارکسیستی یا بڵین دەوڵەتێکی کۆمونیستی لەگەڵ دەوڵەتێکی کاپیتالیستی لە ڕوانگەی شڕۆڤەکردنی دەسەڵاتەوە هیچ جیاوازیەکیان نییە بۆ نمونە ئەو باسیەوە دەکات کە لە دەوڵەتی مارکسیستی بۆ نمونە شوورەوی یا بڵین دەوڵەتە کۆمونیستەکانی پێشووتردا کرێکار تەنها لەسەر کاغەز هەبوون یانە ئەوەی کە لە بواری تێۆریکەوە گرنگە بووکچین پێی وایە کە لە ڕاستی لە کۆمەڵگای بەگشتی کاپیتالیستی یانە ئەو کۆمەلگایەکی مارکسیستی وەکو کۆمەلگایەکی کاپیتالیستی دەبینێت یانە لە بڵین دەوڵەتێکی کاپیتالیستی دەبینێت دەبێت دەڵێک بڵین کۆمەلگا بەسەر دوو چین تا دابەش بووە تەنها چینی کرێکار نییە لەگەڵ بڵێ چینی دەسەڵاتدار و بڕژوازی بەڵکو لە چینی بڵین دوو چینی دەسەڵاتدار و بێدەسەڵات لە چینی بێدەسەڵاتدار بە پێچەوانێ مارکسیزم بۆ نمونە و باسی ئەوە دەکات کە چینی بڕژوازیش بۆ نمونە کارمەندەکان کە لەژێر بڵین لە ژێر سەرکوت و گوشاری خودی سیستمی دەوڵەتیدان یانە لێرەدا ئەو خودی بڵین چینبەندی کۆمەلگاش دەبات ژێر پرسیارەوە لە ڕوانگەی مارکسیستیەوە لەو ڕوانگەوە کە ئەو پێی وایە کە تۆ بە شێوەیەک باست کرد کە مەسەلە تەنیا چینی کرێکار نییە بەڵکو هەموو کۆمەلگایە کە دەبێت چین و توێژەکانی دیکەش لە نێویدا جێگە بگرێت کامەش لە ڕاستیدا ڕوانگەی بڵین ئانارشیستەکانە لەوەی کە ئەو دەوڵەتی بڵین مارکسیستی بە دەوڵەتێکی کە هاوتای دەوڵەتێکی بڵین کاپیتالیستی دەزانیت لەو بوارەوە ڕخنەکانی ئەوە بەتایبەتەوە لە بواری ژینگەش زۆر ڕخنەی هەیە کە پێی وایە کە ئەو زەرەدەی کە دەوڵەتێکی مارکسیستی لە ژینگەی داوە هەمان زەربەشەکە کاپیتالیزم داوێت یانە دوودانە فابریکە هیچ ئەوەیەک نییە کە جیاوازیەک نییە کە لە سۆڤێت بێ یا لە فەڕەنسا و نازانم ئیتالیا بێت بە هەمان شێوە زەربە لە ژینگە و لە ژینگەی وڵات درراوە ئەوە بوو باسەکە دەچم کە بەو شێوەی بڵین کە دەوڵەتی مارکسیستیان دەوڵەتی کۆمونیستی ئەو دەوڵەتە کۆمونیستی بۆچی ژینگە ناپارێزێ بۆچی ئازادیە سەرچەکان پێشێل دەکا بۆچی مافی مرۆڤ پێشێل دەکا بۆچی سەرکوت و زەخت و زۆر و سازمانی جاسووسی و پۆلیسی و زیندان و ئەشکەنجە و ئوردوگای کاری ئیجباری ئەو شتانێک کە لە چینی ماوە و لە ئیستالیندا بە بەرهەم هاتن ئەوانە بۆ بە بەرهەم هاتن
هۆیەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەتۆ پێناسە بکەی کە دەوڵەت بۆ خۆی چ خەسلەتێکی هەیە واتە بووکچین پەیوانییە کە ئایدۆلۆژی بە تەنیا دەتوانێت کۆمەلگا لەسەرەوە ڕابۆ خوارێ بەرەو ڕێگایەکی دروست بەرێ پێی وایە کە خەسلەتەکانی دەوڵەت وەزیفەی مارکسیستی ئەوەیە کە مبارزە بیان بڵین خەبات بکردێ بە دژی ئەو خەسلەتانەی کە دەوڵەت هەیەی ئەو خەسلەتانە داپلۆسێنەرن مرۆڤ سەرکوت دەکەن سانترالیستین لەسەرەوە ڕابۆ خوارێن بروکراتیکن واتە هەموو ئەو خراپیانەی کە لە دەوڵەتی کاپیتالیستیدا دەیبینێ لە دەوڵەتی مارکسیستیشدا هەمان بە شێوەیەکی خراپتریش هەمان دیاردەکان دەبینێتەوە کە لەوێدا مرۆڤەکان سەرکوت دەکردێن کەوا بێ ڕێگا چارە چییە؟ ڕێگا چارەکە ئەوەیە کە دیتمان لە قەرنی بیستەمدا دەوڵەتی مارکسیستەکان چەپەکان لە دنیادا بە گشتی ئەگەر بڵین چون چەپ بوونە زۆر بەش بەڵام دەکرێت بڵین بوون بە دوو بەشی سەرەکی بەشێک ئەوانە بوو کە دایان هەویست لە ڕێگای بەدەستگرتنی دەسەڵاتی دەوڵەتیەوە سواری ماشێنی دەوڵەت بن و کۆمەلگا لەسەرەوە ڕابۆ خوارێ بگۆڕن بەشێکی ژەوانەی کە بەو نەتیجەیە گەیشتن کە دەبێ لەگەڵ خودی مەسلەی دیاردەی دەوڵەت تووشی ینی دژایەتی بکەن واتە ئەو چەپانەی کە بەو نەتیجێ گەیشتن کە بە دوای دەوڵەت دانین بە دوای داگیرکردنی فۆرمی دەوڵەت دانین دایانەوێت ئەو فۆرمە لە ناو بەرنیا بە شێوەیەکی لاوازی بکەن زۆر جیاوازە ئەوەی کە تۆ بە دوای فۆرمی دەوڵەت دابی بە شێوەی لەنین و ستالین کە دەوێتدا دەتەوێت ئەرتەشێکی بەهێزت هەبێ سازمانێکی جاسووسی و ئیتلاعاتی بەهێزت هەبێ دەتەوێت سنوورەکانت بپارێزی دەتەوێت وەکو دەوڵەتێکی میلی بێکایەوە سەرمایه‌دارێکت سەرمایه‌دارێکی دەوڵەتیە لە بڵین کاپیتالیسمێکی دەوڵەتی ڕادەست پێ دەکەی لەگەڵ ئەوەی کە ئەتۆ بەرنامەکە و ئیدەکەت ئەوە بێکە لەگەڵ ئەوەی کە چۆن زبر و زەنگی دەوڵەت لێ بستێنرێتەوە چۆن مەسەلەی سەرکوتکردنی دەوڵەت سەرکوتی ئایدۆلۆژیک سەرکوتی تاکە کەس سەرکوتی بیر و بۆچوونی نەیاران هەمووی ئەوانە دیارە لە نێو مارکسیستەکانیشدا باسی کرابوو چون وەختی خۆی ڕۆزا لێکزامبۆرگ ڕخنەیەکی لە کتێبی دەوڵەت و ئینقلابی لنین گرت ئەو کتێبە دیارە باسی زۆر لەسەر ساز بوو ڕخنەکە ئەوە بوو کە لەو کتێبەدا هیچ جێگایەک بۆ نەیاری سیاسی مخالفی کۆمونیزم مخالفی مارکسیزم نەهێشتراوەتەوە واتە بیری لنینیستی چەمچی لنینیستی بەرەو ئەو ئاقارە دەڕوا کە دەوێدا مخالف دژ جێگای نییە ینی ئەتۆ ناتوانانی مخالفی ئیدۆلۆژیکت تەحمل بکەی و پێی وا بووکەوە گەورەترین نەکەمایەسێ بەڵکو مارکسیزم بەرەو هەڵدێرێکی گەورە دەبە من پێم وایە زۆربەی ئانارشیستەکان لەگەڵ ئەو بیرۆکەی ڕۆزا لێکزامبۆرگ یەکبوون کە هۆی دیکتاتۆریەت لە وڵاتانی سوسیالیستی کۆمونیستی قەرنی بیستەمدا ئەوە بوو کە ئازادی بە مخالف ئازادی بە کەسێکی کە دژی فکر و ئیدۆلۆژیە نەدراوە فکر و ئیدۆلۆژی وەکو حەقیقەت ینی وای چاولێ کردرا کە گۆیە هەرچی کە حیزبی کۆمونیست دەیڵێ و هەرچی کە سەرۆکایەتی حیزب بڕیاری دەدا لەسەرەوە ڕابۆ خوارە حەقیقەتە هەر کەسیش لە بەرامبەریدا ڕاوەستێ یان ڕخنەی لێ بگرێ خائینە یان مرتەدا هەروەکو دیتمان کە لنین مەسەلەن لەگەڵ کاوتیسکی چۆن جۆڵاوە حتا لەگەڵ ڕۆزا لێکزامبۆرگ چۆن وڵامی درایەوە لەو مەسلەیەدا واتە کێشەکە کێشەیەکە کە بە بڕوای من لەوانەیە مارکس زۆر تێیدا بەشدار نەبێ لە لنین ڕایەکە ئەو کێشەیە کە دەوڵەت بەڵام مەسلەیەکی دیکە لەباری تئۆریکەوە یانەوەی کە بۆکچین وەکو بڵێن ڕخنەگەرێکی تئۆریکە لە مارکسیزم دەیگرێت مەسلەی مڵکداریەتیە لێرەدا لنین و ئەوان ناگرێتەوە یان خودی بڵێن بیرۆکەی مارکسیزم لەسەر مڵکداریەتی دەگرێتەوە دەڵێن مڵکداریەتیە کە مارکسیزم کە باسی دەکات کە نابێ ببێت ئەم مڵکداریەتیە دواتر لە دروستبوونی بڵێن دەوڵەتی پرۆلەتەریدا دەوڵەتی کرێکاریدا ئەم مەڵکداریەتیە لە تاکەوە دەگوێزرێتەوە بۆ دەوڵەت کەواتە مەڵکداریەتی لە جێگەی خۆیدا هەیە و بەڵکو بەرفراوانتریش دەبێت ئەگەر شرۆڤەیەکت هەبێ بۆ ئەم بەڵێ تۆی ئەوەی کە باسی دەکەی ناوەکەی ناوێکی دیکەی سەرمایه‌داری دەوڵەتیە واتە هەموو مەنابع و ئیمکانات و ڕانت و ئەوەی کە پێی دەڵێن دەسەڵاتی ئابووری و دەسەڵاتی پاداش و جزا لە ڕێگای ئابووریەوە دەدرێتە دەست دەوڵەت بە شێوەیەکی بڕۆکراتیک بڕیار دەدات کە چۆن کەڵک لەو دەسەڵاتە ئابووریە وەردەگرێ واتە پاداش دەدا جزا دەدا
زیندانی هەیە، پۆلیسی هەیە، نەزمی هەیە. ئەو نەزمە بووکچین لەگەڵ نەزمی کاپیتالیستی کە لەوێدا پاداش و جەزا هەیە و لەسەرەوە ڕادیاری دەکردێ زۆر بە جیاواز نازانێ. سەرمادارێکەش هەروەکو بۆ خۆش ئیشارەت پێکرد باست کرد بە سەرمادارێکی بڵین بە کاپیتالیستێکی دەوڵەتی دەناسێ. ئەو کاپیتالیزمەی کە لەوێ هەبووە مڵک و ماڵ لەدەست زۆر کەس دەستێنرێتەوە دەدرێ بە دەوڵەت بە شێوەیەکی سەرکوتکەرانە بەکاری دێنێ لە پێناو بەرژەوەندی ئایدۆلۆژیکدا. ئایدۆلۆژیش جێگای حقیقەتی گرتوتەوە، یعنی مشکلەکە لەوەدایە ئایدۆلۆژی وەکو شتێکی جێگای مشتومڕ و ڕەخنا کە کۆمەڵانی خەڵک حەقیان هەیە مافیان هەیە باسی لەسەر بکات کە بڵێنەوە ئایدۆلۆژیە پێمان چۆن یا ڕەخنەمان هەیە مافە لە خەڵک ئەستاندراوەتەوە کە ئەو مافە لە خەڵک ئەستاندراوە لە ئیستالینیزمدا بە لووتکەی خۆی گەیشت. ئەو کێشەیە ئانارشیستەکان هەمیشە هەیان بوو. بەڵام ئێستا دێنە سەر ئانارشیستەکان سەلام. باشە لە شەستەکان دەزانین کە بووکچین وەکو چەپێک دەردەکەوێت، بەڵام دواتر هەم لە دژی بڵین مارکسیزمی نوێ مارکسیزمی دەوڵەتی هەموو جۆرەکانی مارکسیزم بۆ خۆی دەرەکەوێت و لەبارەی تیۆریکەوە دەیداتە بەر ڕخنە. لەو سەردەمەدایە کە بووکچین وەکو ئانارشیستێک دەردەکەوێت، بەڵام دواتر لە هەفتەکاندا ئێستا ئێمە هەندێک بە کورتی باسی ئەومان باسی جیاوازی ڕوانگەی ئانارشیستمان لەگەڵ مارکسیزم کرد کە بۆ بووکچین بوو بە ئانارشیست. بەڵام لە هەفتەکان بەدواوە وردە وردە بووکچین دیسانەکە لە دژی ئانارشیزم بۆ خۆی دەردەکەوێتەوە. لەم پەیوەندەدا پێت وایە کە بووکچین لە بواری تیۆریکەوە بۆچی ئانارشیزمی بەو شێوەیەدایە و بەرڕەخنە. بەێ پرسیارێکی زۆر گرینگە زۆر ئەوەیە کە ئانارشیزم ڕەخنەکە لێ ڕایە ئانارشیزم وڵامی بۆ زۆر شت نەبوو، نەکەر وڵامی نەبوو، بەڵکو بەشێکی زۆر لە ئانارشیستەکان لەگەڵ هەر شێوەیەک لە ڕێکخستن بڵین سازماندەهی ئۆرگانیزاخون شێوەیەکی کە دیسیپلینی بڵین سیاسی بێ یان کردەوەی بێ یا سازمانی و ڕێکخستن بێ دژایەتیان هەبوو. پێیان وا بوو کە دەبێ بە شێوەیەکی پارادۆکسیکال لە دەرەوەی دەوڵەتدا بن، نابێت لە نێو دەوڵەتدا هیچ کارێک بکەن و دەبێ خۆیان بپارێزن لەوەی کە ئاڵوودە بن بە شێوەی سازمانی، شێوەی حیزبی، خەباتی بەیستلا ئەو خەباتەی کە لەوێدا تۆ وەکو حیزبێک وەکو مانیفستێکی سیاسی حەول دەدەیت دەچێ پێشێ. ئەو بیرۆکەیە کە بووکچین ڕەخنەی لێ دەگرێت بەو ئاکامە دەگا کە ئێمە چۆن دەتوانین لە نێو دەوڵەتدا لە نێو ئەو سیستمەدا لە نێو کۆمەلگادا کۆمەلگایەکی بەرهەڵست یان ئالترناتیڤ دروست بکەین. خۆسەری دموکراتیک یان بیری ئەوەی کە پێی دەڵێن دموکراسی ڕاستەوخۆ یان مستەقیم یان ئەوە لەوێرا سەرچاوە دەگرێت کە ئێمە شارەداریەکان، کۆمۆنەکان، کۆمۆنیەتیەکان، شۆڕاکان لە حەستەنانەت فابریکەکان تەنانەت بڵین کارخانە و فابریکاش ئەوانە بەهێز بکەین. ئەوانە بەهێز بکەین بۆچی وەکو ئالترناتیوێک لە بەرامبەر دەوڵەتدا، نەک ئەوەی کە خۆمان بپارێزین، خۆمان دوورخەینەوە لە سیاسەتی بەرهەڵست بوونی دەوڵەت بەهۆی ئەوەی کە ئێمە دژی حیزبایەتین یا دژی ئۆرگانیساخونین، بەڵکو دەبێت ئۆرگانیساخونەکەمان ئۆرگانیساخونێکی خەڵکی بێ لە خوارەوە ڕابێ بە شێوەیەکی دموکراتیک و کرێکاران، شۆڕاکان، ئەنجومەنەکان بە شێوەیەکی دموکراتیک بڕیار بدەن لەسەرەوەی کە ئەو دموکراسیە مستەقیمە چۆن لە کردەوەدا لە پراکتیکدا خۆی نیشان دەدا. پێم وایە بووکچین لێرەدایە کە سرنجی ئۆجەلان بەڕێز ئۆجەلان بۆ لای خۆی ڕادەشێشێ. باشە لێرەدا ئەگەر ئەوەی بەتایبەتی لەبەرەوەی کەم بووکچین بۆ خۆی وەکو ئانارشیستێکی دەرکەوت و ئەکتیڤیستیانەوەکو چالاکێکی سیاسی کاری دەکرد، بەڵام پێت وانە کە بووکچین بێجگە لە بڵێن شیتەڵکردنی تیۆریک لەسەر ئانارشیزم هاوکات لە پراکتیکی جادیتی کە گروپە ئانارشیستەکان هەمیشە گروپەلی بچووک بوون، یان ئێستاش کە دوای ساڵی 2000 گروپی ئانارشیستی گروپە بچووکەکانن کە زۆرتر کاریگەریان لەسەر بڵێن ڕوتی بڵێن ئاڵوگۆڕە سیاسەکان زۆر کەمە. بەتایبەتی بووکچین بۆ خۆی ئەمەی بۆ دەرکەوت بوو لەو بارەوە کە بە پراکتیک یانە بڵێن ئەوەی کە ئانارشیزم دژایەتی هەموو جۆر ڕێخستنێک دەکات، یان ئەوەی کە بڵێن بۆیە وەکو ڕۆیایەک یان بڵێن ئانارشیزم زۆرتر وەکو ئاوتۆپیەک و فکرێکە کە ناچێتە بواری پراکتیکەوە.
بوکچین ڕخنەی لە ئانارشیزم کرد پێت وایە ئەمە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بەتایبەتی لەبارەی تیۆریکەوە کە بوکچین پێوە بوو کە ئانارشیزم لەبەرەوەی دژی جۆری ڕێخستنەکان ئەمە نابێت هۆی ئەوەی کە بڵین ئەم بیرە لە پراکتیکدا بچێتە ناو خەڵکیەوە. بەڵێ ڕاستە من پێم وایە هەر بۆیە بوو کە لە 10 ساڵی ڕابردوودا شارەداریەکان کۆمۆنەکان لە کوردستانی تورکیا زۆر بەهێزکران پێش ئەوەی کە لە سووریا ئەو وەزع بێتە گۆڕێ ئەو بیرۆکەی بوکچین و بیرۆکەی ئێکۆلۆژی و کۆمەلگا و خۆسەری دموکراتیک بە شێوەیەک لە کۆمۆنەکان و شارەکانی کوردستانی تورکیادا پراکتیزەکرا واتە بە شێوەیەک پراکتیزەکرا کە خەڵک کێشایە و خەباتێکی مەدەنیەوە ئەو خەباتە مەدەنیە وای کرد کە لە ڕێگای ئەو خەباتەوە کۆمەلگایان گوێ کردەوە لە دەوڵەت واتە ببوورە بەر لەوەی بچینە سەر بۆی کە باسەکە بڕێک تاویلێ بڕێک سیستماتیک بچنەمە باسی ڕخنە لە مارکسیزمان کرد ڕخنە لە بڵین ئانارشیزمان کرد چون ئەمە لە ڕاستیدا پرۆسسێکی تیۆریکە کە بوکچین پێدا دەڕوا تا دەگات بە بیری کۆمۆنالیزم بەتایبەتی لە بڵین بیری سۆسیال ئەکۆلۆژیدا ئەنە لە ڕوانگەی بڵین بوکچیندا کۆمەلگا دەبێت لە باری سۆسیال بڵین گەر مەسەلە یەکسانی بێت ئەکۆلۆژیش مەسەلەی ژنگە پارێزی بێت تێکەڵکردنێکە لە بڵین سوور و سەوس بە جۆرێک یانە کۆمەلگا بە شێوەیەکی بەو شێوەی ئیدالەی دەوێت بەڵام لە ئاخردا بوکچین دێتە سەر ئەوەی کە دەبێت بە شێوەی کۆمەڵ بۆ ڕێوە بچێت ئەلێرەدا ئەگەر ببوورە ئەگەر باشخانێکی تیۆریکەوە بدەین دوایە باسی ئەتوانین لەگەڵ باکووری کوردستان و لەگەڵ ڕۆژاوی کوردستان و لەگەڵ پراکتیزەکردنی خودی ئەو بیرەدا بەرلەوە چون کۆمۆنالیزم لە فکری ڕێزدار و جەلاندا بە خۆبەڕێوەبەری دیموکراتیک وەرگێردراوە بڵین کۆمۆنال لای بوکچین کۆمۆناڵە کۆمۆنالیزمە لای ڕێزارەوە جەلان خۆبەڕێوەبەری دیموکراتیکە و کۆنفدرالیستی دیموکراتیکی بە هەمان شێوە یانە کۆمۆنی بچووک لە گوند لە شار لە فابریکا لە هەموو شوێنێک دواتر هاوکاری بینی ئەوانە کە دەبێتە فدراسیۆن بڵێ لێرەدا کە مەسەلەی کۆمۆنالیزم ئەوە لەبارەی تیۆریکەوە پێت وایە کە ئەو تەجروبانەی بەتایبەتی هەم لە پراکتیکدا هەم لە تیۆریکدا لە دوای چەپ لە دوای مارکسیزم و لە دوای ئانارشیزم بوکچین پێی گەیشت بە کۆمۆنالیزم پێت وایە ئەگەر بکرێت شڕۆڤێکی ئەوە بکەیت کە خودی کۆمۆنالیزم یانە بڵێ وەکو ڕەوتێکی فکری تا لە چەپ و ئانارشیستەوە بۆ کۆمۆنالیزم چی بوو لای بوکچین هەر ئەوەی کە بۆ خۆت پێناسەت کرد کۆمۆنالیزم ئەوە بوو کە ئەو بەیستلا کۆمۆنە بچووکانە کۆمۆنیتیە بچووکانە فابریکەکان شارەداریەکان لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر گوندێک ئەوانە بتوانن خۆیان بەڕێوە برن بەبێ ئەوەی کە دەوڵەت لەسەرەوە بۆیان دیاری بکات تا ئەو جەیە کە دەتوانن چونکە بوکچینیش پەیوانە بوو کە دەتوانن 100% مستەقیل بن یان بڵین سەربەخۆ بن لە دەوڵەت و لەو ئێکۆنۆمی کە لە هەیە بەڵام ئەو چەمچی ئێکۆنۆمی ئەخلاقی دێنێتە پێشێ ئەو ئێکۆنۆمی ئەخلاقیە ئێکۆنۆمێکی دەکرێت بڵین ناوچەیی و منتەقەیە ئەو ئێکۆنۆمی ئەخلاقی ناوچەی و منتەقەیە ئەوەیە کە لەو ناوچەیەدا پەیوەندێکی ئورگانیک هەیە لە بینی خەڵکدا لەگەڵ سروشت لەلایەک لەگەڵ ئێکۆنۆمی لەلایەک لەگەڵ محیتی زیست و ژینگە هەمووی ئەو شتانە ئەو پەیوەندیانە چۆنن پەیوەندێکی چڕوپڕن دەوڵەت ناتوانێت ینی دەوڵەت کە دەستی تێوەردەدا ئاگای لەوە نییە کە دەو کۆمۆنەدا لەو شوێنەدا چ شتێک بە قازانجی خەڵکە چ شتێک بە زەرەری خەڵکە چ شتێک بە قازانجی ژینگەیە چ شتێک بە زەرەری ژینگەیە مەسەن کۆمەڵک کرێکار دێن کارەکانەوەی دار ببرنەوە ئەوانە ئەو دارانە دەبرنەوە بەڵام ئەوانە تەسمیمیان نەگرتووە کە زەرەر لە ژینگە بدەن یان ژینگە لە ناوبەرن بەڵام بە پێی وەی کە دەوڵەت بڕیاری داوە ئەوانە خەریکی ئەو کارن و دەرامەدەکەشیان لە ڕێگایەکەوە دابین دەکرێت کە زەرەر بە ژینگە بگەێنن بوکچین دەیهوێ ڕێگا چارەیەک بۆ ئەو شێوە لە زیانگەیاندن بە ژینگە بدۆزێتەوە ڕێگا چارەیەک بۆ ئەوە بدۆزێتەوە کە کۆمەلگای ئۆرگانیک لە ناو نەچێ واتە لە کۆمەلگای ئۆرگانیکدا هەر کۆمەلگایەک سەرچاوە و مەنابعی داهاتی اقتصادی و ئابووری خۆی هەیە ئەو بۆیە دەڵێ کە لە ڕووی اقتصادیەوە دەبێت ڕێگا بدرێت کە ئەو کۆمۆنە بچووکانەی کە هەن بۆ خۆیان دابین بکەن واتە نەگوۆی کە لەسەرەوەڕا دابین بکردێن یان
دیارە ڕخنەی لەوە نییە گەر دەوڵەت بتوانێت ڕیفاه یان بڵین ئەو شتانەی کە دە سوسیالیزمدا هەیە وەکو دەوڵەت هێندێک بیرروڕای سوسیالیستی هەیە لەسەرەوەی کە دەوڵەت دەبێت شتایەک دابین بکات ئەوە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە دەوڵەت شتایەک لە ناو دەبات یان شتایەک بەبێ ئەوەی کە تەوەجۆ بکە بەوەی کە لەو منتەقەیە لەو ناوچەیەدا شتێک بە قازانجی خەڵکە بە قازانجی ژینگەیە ئەوە خودی خەڵکی منتەقەکە دەبێت بڕیاردن دیسان پەیوەندی هەیە بە خۆبەڕێوەبەرەتی دموکراتیکەوە پەیوەندی هەیە بە دموکراسی ڕاستەوخۆواتە ئەو دموکراسی ڕاستەوخۆیە چۆن دەتوانێت بڕیار بدا کە ئێکۆنۆمی دەبێت چۆن دابین بکردرێ ژینگە دەبێت چۆن لەگەڵی بجوڵێت خەڵک دەبێت لەگەڵی بجوڵێتەوە تعاملی چۆن دەبێت لەگەڵ بکردرێ یانە لە تیۆری سۆسیال ئەکۆلۆژیدا لە ڕاستیدا ئەو کۆمەلگایەکی دەوێت کە کۆمەلگایەکی یەکسانە هاوکات کۆمەلگایەکی ئەکۆلۆژیکە ئەم دوانە پێکەوە بە پێی بۆچوونی بۆکچین هەر لە کۆنەوە نەتەنیا لە سەردەمی بڵین نوێدا لە کۆنەوە توانین پێکەوە بژین یانە پێکەوە هەڵ بکەن لەبەرەوەشەکە بڵین ئیکۆسیستمی دنیا تا بڵین پارێزراوە بەتایبەتی لێرەدا ئەوەی کە ئەو گرنگە بۆکچین وەکو تەنیا ئیکۆلۆژیستێک یانە وەکو ژینگە پارێزیێک وەکو سەوزێک دەرناکەوێت و ڕخنەی تونیشی لە سەوزەکانەیە پێم باشە لێرەدا ئەگەر ئاورێک لە ڕخنەکانی بۆکچیم دەینەوە لەسەر بیری ژینگە پارێزی بەتایبەتی ئەو لەو بوارە و ڕخنە لە بیری ئەکۆلۆژیست دەگرێت کە ئینسان وەکو خۆی وەکو سروشتی خۆی دژی ژینگە نییە بەڵکو پەیوەندی کۆمەڵایەتیەکانن پەیوەندی ئابوووریەکانن کە بەهۆی دەوڵەتەوە بەهۆی دەسەڵاتەوە ژینگە خراپ دەکات ئەوەی کە لە بڵین لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا ئەوەندە کە ژینگە تێکچووە لە ماوەی ملیۆن ساڵی ڕابردوودا ژینگە تێک نەچووە لەو بوارەوە بەتایبەتی کە بۆکچین کەسێکی هەمەیان تا دەگا بە کۆمۆنالیزم ئەو خەتەفکریانە بڵین تاقیە کاتەوە لە چەپ و ئەنارشیزم و دوایە ئەکۆلۆژی بەڵام هەمووی ئەمانە کە ڕخنەی لەگرێت لە بڵین لە کۆی ئەمانە کۆمۆنالیزم دروست دەبێت ئێوە لە ڕخنەکانی بۆکچین لەسەر تەنیا ئەوەی لایەن ئەکۆلۆژی لە بەرچاو بگریت تەڵەنچین بەڵێ زۆر گرینگە ئەو باسە بێگومان ئەوەی کە جەنابەت کوتت دروستە باسەکە لەسەرەوەیە ڕوانگەی لیبرالی بە چ شێوەیەک چاو لە ژینگە دەکات مثلەن لە ڕوانگەی لیبرالیدا شتەکان زۆر سادە دەکەنەوە بەو شێوەیە کە بوکچین ڕخنەی لێ دەگرێت کە بۆچی ئێمە دەبێت پێمان وابێ ئەو ڕوانگەیە ڕاستەکە هەمومان بەرپرسیارین لە بەرابەر ژینگەدا واتە ژنێک و بێوە ژنێک و مەسەلەن بێکارێک و ڕەشپێستێک و مەسەلەن بڵین مناڵێک و گەورەیەک و بچووچێک و دەوڵەمەندێک و هەژارێک و کارمەندێک و ینی هەموو چین و توێژەکان بەشدارن دەڵێن ناوان نییە ئێمە ناتوانین ئەو بەرپرسایەتە بخەینە سەرشانی خەڵکانی خوارەوەی کۆمەلگا بخەینە تەنانەت کەسێکی کە بە دەستوری دەوڵەت خەریکە دار دەبڕێتەوە هیچ بە تاوانبار نازانێت لە مەسەلەی ژینگەدا چونکە ئەو بۆ بژێوی ژیانی خۆی بۆەوەی کە لە برسان نەمرێ خەریکە ئەو ئیشە دەکات زەرەر لە ژینگە دەگەیەنێت جاری پێشش بڕێکمان باس کرد کەوابێ مەسەلەکە ئەوەیە لە ڕوانگەیەکی غەیری لیبرالیەوە لە ڕوانگەیەکی سوسیالیستی و کۆمەڵایەتیەوە بڵین سوسیال ئێکۆلۆژیەوە کە بۆ خۆشت باست کرد لەو ڕوانگەیەوە چۆنی چاو لێ دەکات پێم وایە ڕخنەگرانی دوای بوکچین وەکو نێۆمی کلاین و ئەوانە هەمویان لەو ڕوانگەیەوە چاو لە مەسەلەکە دەکەن واتە سیستمێک هەیە کە خەریکە ژینگە لە بەین دەبا ئەو سیستما سیستمێک نییە کە بڵین مرۆڤ مەجبورە یا ناچارە کە ئەو ڕێگایەدا بڕوە بەو ئاقارەدا بڕوە ئەو سیستمە دەبێت بناسین بزانین ئەو سیستمە بە پێی بەرهەمهێنان بە پێوەی کە پێویستی بە مەنابع هەیە پێویستی بە داهاتەکانی سروشتەیە ینی ئەو سیستمە وەکو سیستم ئەگەر بەو ڕێگایەدا بڕوا هەرچەند خەڵک پێی ناخۆش بێ سیاسەتمەدار دژی بن یان تەزاهورات بکریان بڵین گروپی بچووکی نافەرمانی مەدەنی وەکو گرین پیس و وەکو گەلێک گروپی دیکە بێن نافەرمانی مەدەنی بکەن سیستمەکە بە ڕێگای خۆیدا دەڕوا لەوانەیە لە هەندێک شوێنی بچووک پێشی بۆ بەربەرەکانی لەگەڵ سیستمەکە دواتریش کە بڵین لە کۆمونالیزمە باسی دەکات پێ وایە کە گروپی لوکاڵی یانە گروپ دروستکردنی کۆمۆنی لوکاڵی لە هەموو ئاستێکدا یعنی لە ئاستی گوندا لە ئاستی شار و گەڕکدا لە ئاستی فابریکاتە لە ئاستی مەسەلەن هەموو شوێنێکدا ئەو گروپانە تەنیا لە ئاستی لۆکاڵدایە کە دەتواندرێت
دەسەڵاتی دەوڵەت نەتەوە کە ژینگەی تێکداوە بڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکانی تێکداوە نایەکسانی لە کۆمەلگادا دروست کردووە پەیوەندی سەرمایە و بڵێن لە هەموو پەیوەندیەکاندا تەنها لە ئاستی لۆکاڵدایە لە بواری ژنگەشدا بە هەمان شێوە لەگەڵ موافقمەگە ئیجازای بێت بەس ئەو بەرپرسیاتەکە دەخاتە دەست کارتێلەکان و شیرکەتە مڵتی ناتخونالەکان یعنی ئەو شیرکەتە گەورە سەرمایه‌داریانەی کە بە تەنێ بە ئەندازەی چەند میلیار کەس زەرەر لە ژینگە دەگەێنن واتە ئەوە نییە کە بەرپرسیاتێکە دابش بکە بەو شێوەیە کە ئێمە هەمومان بەرپرسیارین ئێمە هەمومان دەبێ ژینگە بپارزین ڕاستە ویش پێی وایە ئێمە هەمومان هەرکەس لە حاستە خۆی دەبێ بۆ ژینگە پارێزی حەول بدات لەگەڵەوە تەواو ڕاستە بەڵام بەحسەکە لەسەر ئەوەیە کە خودی سیستیمەکە چۆن مەهار دەکردرێ چۆن پێشی دەگیردرێ بە چ شێوەیەک ئێمە دەتوانین ڕێگای پێ بگرین بەشێکی ئەوەیە کە جەنابەت بە خۆت باست کرد نافەرمانی مەدەنی واتە لە لوکاڵ ڕادەست پێ بکەین لە ناوچە ڕادەست پێ بکەین ئەو کەسەی کە لە کن دەریا دەژی ئەو کەسەی لە نێو جەنگەڵ دەژی ئەو کەسەی لە لای مەسەڵەن ئامازۆن دەژی هەر کەسە لە شوێنی خۆی ڕێگا نەدات وە پێشگیری بکە لە ڕێگای نافەرمانی مەدەنیەوە تەبعەن ئەو ڕێگایە دەگرێت تەئید دەکات بچین ڕاستە بەڵام بەحسەکە لەسەر ئەوەیە کە دەبێ ئیشارە بکرێ بە سەرچاوەی ئەسلی ئەو سەرچاوە و ئەو بناغەیە ئاساسیەی کە خەریکە ژینگە تێک دەدا لەوێ دەبێ مقاومەت بکردێ بەڵام ئەو مقاومەتە ئەگەر ئەتۆ لە دەرەوەی دەوڵەتدا بیکەی جیاوازە لەگەڵەوەی کە لە ناوەوەی دەوڵەتدا بیکەی واتە ئەتۆ کە بڵێ وەکو ئانارشیستێک من لە دەرەوەی دەوڵەتەوە ڕخنە دەگرم کارەگەت دەبێتە هەرەوەی کە گرنگپیس و نافەرمانی لە ڕوانگەی بچینەوە مەسەلە یانە دەوڵەتە کە هۆکاری هەموو شتێکە بەڵام تۆ ڕاستەخۆ لەگەڵ دەوڵەتدا ڕوبەڕوونی دیان تۆ دەوڵەت ناڕوخێنێ بەڵام تۆ بەهۆی بەهێزکردنی لۆکاڵ تۆ کۆمەڵگەی ئالتەرناتیڤ دروست دەکەیت بەڵێ لە ئالتەرناتیڤدا تۆ بۆ خۆی لێرەدایە کە بڵێن دەسەڵاتی دەوڵەتی بەهێز دەبێت ڕاست بڵێن ئەوەی کە بۆ خۆت لە سەرەتاشدا باست کرد کە بەتایبەتی ئەمە لە باکووری کوردستان و لە ڕۆژاوی کوردستانیشدا تەجروبە کراوە یانە تۆ بێ ئەوەی کە سیستەمی سیاسی لەسەرەوە دەوڵەتی تورکیا مەسەلەن بۆ نمونە چی دەوێت چی ناکات تۆ لە هەرێم و ناو هەرێمی خۆتەوە دەسەڵاتێکی گەلی ئیکۆلۆژی ژینگە بڵێم یەکسان وەکو ئالتەرناتیڤ لە بەرامبەری دەوڵەتدا دروست دەکەیت بەڵام بەهەرحاڵ ئەگەر ئێستا بینە سەر کوردستان دەزانین کە جێگەی سرنجە کاتێک کە کتێبەکانی بووکچین بڵاو دەبنەوە وەردەگەردنێنە سەر زمانەکان یەکێک لەو زمانانەیە کە زوو وەردەگەردرێتە سەری زمانی تورکیە یانە دوایەوەش ئەو کتێبانەی بووکچین هەتا ئێستا بێجگەل لە ئەمریکای لاتین ئوروپا و لە تورکیش بڵاو بوونەتەوە مەسەڵەن بۆ نمونە لە شوێنەکانی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە زۆر شوێنی دیکە نەبوون ئەمە دەبێتە هۆکارەوەی کە ڕێزا ڕۆژەلەن لەگەڵ بیری بووکچین ئاشنا بێت و لە تێزی خۆبەڕێوەبەری دیموکراتی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا بەڕۆنی دیارە کە شەقڵی بڵێن بیرۆکەی بووکچین دیارە و ڕێزدار ئۆجەلانیش بۆ خۆی باسی دەکات ئێوە بەتایبەتی ئەگەر بەراوردێکی کۆمۆنالیزم لەگەڵ خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە ڕوانگەی ڕێزدار ئۆجەلانەوە سێ بنەمای هەیە ئێکۆلۆژی یەکسانی ڕەگەزی یانە بڵێن فەمینیزم و سێش دیموکراسی ڕاستەوخۆ کە بە شێوازێک هەمان کۆمۆنالیزمی بووکچینە کە دواتر ئەمانە کۆمۆنەکانن کە کۆنفدرالیزم پێک دێنن و تا ئێستاش دەبینین لە ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانە کاری لەسەر دەکرێت ئێوە بۆ گواستنەوەی بیری بووکچین و بەتایبەتی کاریگەری بیری بووکچین لەسەر تیۆری ڕێزدار ئۆجەلان شڕۆبەتان چییە؟ پێم وایە ئەو کاردانەوەی کە ئەو تیۆریە لە کوردستانی باکوور و لە کوردستانی لە ڕۆژاوا هەی بووە قەت نەیتوانیوە لە ئەوروپا ئەمریکا لە وڵاتە زلهێزا سەرمایەداریە کاپیتالیستەکان هەیبێ هۆکارەکەی دەگەڕێتەوە سەرچی ئێمە دەتوانین ئاوا بڵین کە کۆمەلگا لە ئەمریکادا یان لە ئەوروپادا زۆر زەحمەتە ئەتۆ بتانی بخەیە دۆخێکەوە وەکو کۆمەلگایەکی ئالتەرناتیڤ گوێکەوە لە دەوڵات گوێکەوە لە سیستمی سیاسی چونکە خەڵکەکە بەشدارە لە ئەو شێوە لە دێموکراسیدا
لە ڕێیدان و دەنگداندا دەوڵەت مەشروعیەتی هەیە واتە دەوڵەت دەڵێ من بە پێی ئارەزوی خەڵک دەجوڵێمەوە و دەژڵێ کە من گوێ دەگرم لە ڕەخنە و لە ئازادی بەیان و بەیست لە ئەو شێوەیە کە پێدەڵێن لیبرال دموکراسی بەڵام لە هاوکاتیش ژینگە لە ناو دەبا هاوکاتیش بە شێوەیەکی بڵین ناعیداڵانە لەگەڵ ژینگە دەجوڵێتەوە و لە زۆر باری دیکەشدا دەبینی لە جیهانی سێهەمدا مەسەلەن ڕاوڕوود دەکا یان زۆر کاری دیکە هەر ئەو لیبرال دموکراسی کە لە نێو خۆیدا بە شێوەیەکی بڵین تا ڕادەیەک دموکراتیک دەجوڵێتەوە لە دەرەوەی سنوورەکانی خۆیدا و دوای بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی سیاسی و دەسەڵاتی خۆی دەکەوێت لێرەدا کە ئێمە دەبینین کە ئەوەی کە لە تورکیا بڵین لە باکوور ڕوویداوە لە کوردستانی باکوور ڕوویداوە ئەوەی کە لە ڕۆژهەڵات ڕوویداوە شێوەیەکە بەڵێ ڕۆژاوادا دەبووری لە ڕۆژاوادا ڕوویداوە بڵین شێوەیەکە کە لەوێدا ئەو تێوەریانەی بووکچین لە پراکتیکدا دێنەدی بەڵام بە هۆکاری جۆرا جۆرەوە لە ڕۆژاوادا ناتوانن بەو شێوەیە بێنە دیواتە تۆ ناتوانانی لە کۆمەڵگەیەکی بڵین ئەمریکادایە لە ئەوروپادا کۆمەڵگای مەدەنی جۆ بکەی لە دەوڵەت یا بیخێدژی دەوڵەتدوستانی باکوورکراوە ئەوەیە کە تۆ کۆمەڵگای مەدەنی جۆ کردوتەوە قستوتە دژی دەوڵەت مەشروعەتی لە دەستداوە ئێستا بێژگە لە مەشروعەتی دەوڵەت کە یانە هۆکارێکی زۆر بڵین ڕاستە کە ئاماژەت پێکرد بەڵام بێژگە لەوە ڕێزەرۆجران باسی خودی پێکاتەی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات یان ئەوەی کە بووکچین باسی بزوتنەوە سیاسیەکان بزوتنەوە بڵین گەلیەکان دەکات لە شکلی جۆرا و جۆردا لە ڕۆژاوە ڕێزەرۆجران ئەمە وەکو بڵین گروپە ئیتنیک باسی گروپە ئیتنیکیەکان دەکات بە تایبەتی باسی ناسنامە زۆر زەق دەکاتەوە یانە هەر کەسە و بە ناسنامەی خۆی لە شوێنی خۆیدا و بە تایبەت بۆ ئەمەش ڕێزەرۆجران باسی چون دەزانین کە لە کۆڵێنەوەکانی ڕێزدارەوەجدان زۆر سەردەمێکی درێژتر لە کوردستان و بەگشتی مێزۆپۆتامیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە لە کۆنەوە لە سومەرەوە هەتا ئێستا باسی خوتی پێکاتەکان دەکات یانە ئەوەی کە دەستی دەوڵەت نەتەوە زۆر کەمتر ڕاگەیشتەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یانە بە شێوەیەکی بڵین ئارتیفیسیەر بە شێوەیەکی مەسنوعی ڕاستە دەوڵەت دروست کراوە بەڵام ئەم دەوڵەتە تەنیا بە شێوەیەکی مەسنوعی یانە تانوپۆیەکی دوورودرێژی کۆمەڵایەتی فەرهەنگی نییە و بۆیە مەسەن لە هەندێک شوێنی کوردستاندا تەنانەت لە مەسەلەن هۆز و بڵین عەشیرەت و ئەمانە هێشتا بافتی ئەو کۆنفدرالیە ماوە کە چ لە باری جوگرافیەوە چ لە بواری پێکاتەی کۆمەڵایەتی و ئیتنیکیەوە لەو بارەوە ئێوە پێت وایە ئەوەش هۆکارێک نییە کە ئەوەی زێدەتر یانە بێژگە لە مەشروعیەتی نامەشروعبوونی دەوڵەتێکی مەسەن بۆ منەوەکو تورکیا و سووریا ئەو هۆکارە مێژوویانەش تەسیران هەبوو بۆی کە مەسەلەی کۆنفدرالیزم بچەسپێت لە نێو کووردا بەڵام ئەتۆ کە چاو لێ بکەی ئێمە بە هیچ جۆرێکی ناتوانین کۆمەلگای تورکیا لە دەوڵەت جۆ بکەینەوە یعنی ناتوانین کۆمەلگا بخەینە بەرامبەر دژایەتی لەگەڵ دەوڵەت بەڵام لە کۆمەلگای کوردیدا و کارە دەکەین بۆچی من پێمانێ هۆکارەکەی ناگەڕێتەوە سەر ئەو شتانێک کە پەیوەندیان بە مێژوویەکی کۆنی ئەوەوە هەیە هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر میراتی کەماڵیستی لە 100 ساڵی ڕابردوودا بە شێوەیەشی درڕندانە ئیدنتیتێتی ئەو خەڵکەی سەرکوت کردووە ئەوەش بۆتە ئەوەی کە ئەو کۆمەلگایە بە دوای ڕێگا چارەیەکدایە بۆ ئەوەی کە دژی ئەو ناسیۆنالیزمە بجوڵێتەوە بەڵام پێمانیە مەسەلەن ئیتنیکی باڵا دەست وەکو بڵین تورکەکان بەو ئاکامە گەیشت بن کە لە بەرامبەر ئەو زوڵم و زۆرەدا ڕابوەستن لەوانەیە دەوڵەتەکە بەی خۆیان بزانن تاڕادەیەکی زۆر بەشێکی زۆریان ناوە ڕاستە بەڵام مەسەلەوەیە بۆ نمونە ئێستا ئەمە بۆ نمونە بە ڕۆژاوای کوردستان لە بەرچاو بگری لە ڕۆژاوای کوردستاندا دیارە لە باکووری کوردستاندانە بڵین لە تورکیادا هێمۆژنی بڵین ئەتنیکی تورک زۆر بەرچاوە هەنە زۆرایەتی تورکەوە خاکەکەش دیارە و لەو ناوچێش کە تورک هەیە بەهۆی کۆمەڵکوژی و ڕاگواستنی پێشتریشەوە ئەو ئەتنیکانەی دیکە بوون وەکو ئەرمەنی و مەسیحی و ئەمانە لەو هەلەمانە نەماون بەڵام بۆ من لە ڕۆژاوی کوردستانە لە باری جوگرافیەوە ئەمە هەرێمە پێکاتی جیاوازی لێیە کورد ئەرمەنی تورکمان عەرەب ئاسۆری ئەمە
ئەمە لە درێژایی مێژوودا بێم خەڵکە پێکەوە ژیان بن لەم هەرێمە یان ئەگەر لەباری مێژوویە بڵین تورکەکان زۆر دواتر هاتوون بەڵام ئەمانە بە جۆیەک ڕشەیەکی مێژویانێ بەڵام ئەمانە ئەبێ بە شێوەیەکی کۆنفدرال ئیدارە کرابن یانە بەر لەوەی کە سیستمی دەوڵەتی هەبێت بەر لەوەی کە سووریا دروست بێت یانە زۆر کۆنترە گەر بگەڕێنەوە بەسە بۆ نمونە ئێران نمونەیەکی جێگەی سنجە یانە بە مەسمەوەی ئەم هۆکارە مێژوویانە کە کاتێک گەلان پێکەوە ژیاون ئەمانە ئەتوانێت کە دیسانەکە بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە بەڵام بە بیریکی نوێی بڵێنەوەی کە باسیەکەین کۆمونالیزمەوەکە لەسەر ئەساسی دیموکراسی ئەکۆلۆژی و فمینیسم ڕاستە ئەوەی کە کۆمونالیزم هەڕەشە لە کۆمونالیزم دەکات دەوڵەتەکەش ئەوەیە کە بڵین ئەرتەشی هەیە ئیدۆلۆژیکی ناسیۆنالیستی هەیە جا چ ئێرانە چ تورکیەیە چ بەشار ئەسەدا یعنی تەواوی دەوڵەتەکانی ناوچە وەکو ئەرتەشێکی بەهێز ئامادەی ئەوەن کە ئەو کۆمونالیزمە لە ناوبەرن تەنانەت کۆمونالیزمیش نەبێ مەسەلەن فیدرالیزم بێ مەسەن لە کوردستانی باشوور ئێمە چەشنێک لە کاپیتالیزم و فیدرالیزممان هەبوو کە هیچ داواکاریشی ڕادیکاڵی نەبوو لەسەر هیچ شتێکی بەڵام دیسانیش ئەگەر هێندێک دەستێوەردان لەسەرەوە ڕانەبا لەلایەن زلهێزەکان و بڵین ڕێکخراوە جیهانیەکانەوە ئەو فیدرالیزمە لە ناو دەچوو واتە بەغدا ئیجازەی نەدەدا بەوەی کە کورد لەوێ بۆ خۆی بڵێ من بە چەشنێک ئۆتۆنۆمیم هەیە یان فیدرالیزم قبول نەدەکرا هۆکارەکە وێ دەوڵەت ئەو شتانە قبول ناکە بەڵام ئەو قسەی تۆ زۆر ڕاستە ینی ئەوەی کە کوتت کە لە مەسەن سەردەمی عوسمانیەکاندا یان سەردەمی ئیمپراتوری ئێرانیدا ئەو گەلانە پێکەوە ژیاون پێش ئەوەی کە ناسیۆنالیزم بێت پێش ئەوەی کە دیاردەی میلەت دەوڵەتی یەکدەست بێتە گۆڕێ ئەو جیاوازیانە لە گۆڕێدا نەبوون تا ڕادەیەک جیاوازی مەسحەبی لە گۆڕێدا هەبوو بەڵام جیاوازی ئیتنیکی پێمابێت گرنگایەتێکی ئەو تۆی نەبووە ئێستا جیاوازی ئیتنیکی گرنگایەتێکی زۆری پەیدا کردووە بەڵام ئەوەی کە لە بیری بوکچین و لە بیری بەڕێز ئۆجەلانیشدا بەدی دەکرێت ئەوەیە کە جەخت دەکرێتە لە خۆسەری دموکراتیکدا جەخت دەکرێتە سەر ئەوەی کە کۆمۆناڵ ئەو خەڵکە جا چ کوردن چە هەرمەنین چە ئاسوورین لە شوێنی خۆیان ئیرادە و دەسەڵات بەدەستخۆیان بێواتە جیاوازی ئیتنیکی بە هیچ جۆرێک لە بیری بوکچیندایە لە بیری بەڕێز ئۆجەلاندا پێما بێ تەقویەت ناکرێ ئیجازەی پێ نادرێیان بڵین وەکو شتێکی مثبت و پۆزیتیڤ چاو لێ ناکردرێ و ڕێگاکەشی هەرەوەیە واتە ئێمە ئەگەر بمانەوێ بگەڕێنەوە بۆ دۆخی پێش دەوڵەت نەتەوە بۆ دۆخی پێش 100 ساڵ لەوەی پێش هەروەکو بۆ خۆت باست کرد کە گەلان و ئەوانە لە شێوەیەک لە کۆنفدرالیزمدا لە شێوەیەک لە فدراسیۆنی بچووکدا پێکەوە دەژیان لە کەنار یەکتردایان بڵین جیران و دەرگ بە دەرشێک باشە بێژگە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست کاکسەلا بەشگە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە خودی ئەوروپاشدا یانە بڵین لە ئاتێنی کۆن کە باسی کۆمۆن دەکرێت باسی شێوە ژیانی کۆمۆنی کراوە دوایەوە لە کۆمۆنی پاریسدا مەسەلەن 1970 مەسەن کۆمۆنی پاریس پێک دێت یانە بیری کۆمۆن شتێک نییە کە بڵین تایبەت بە هەرێمێک بێ لە هەموو دنیادا هەمیشە ئەو بیرە هەبووە کە دەسەڵاتی هەرێمی هەبێت کە خەڵک بخۆیان ڕاستەو خۆ بێ ئەوەی کە لەسەرەوە بێت بەڵکو لە ژێرەوە دەسەڵاتێک دروست ببێت یانم بیرە لەمەسمەوەیە کە بەڵامە تۆ لە قڕنی 20مدا ئەگە چاو لێ بکەی تۆ ناسنامەی خۆت یا بڵین هاوڵاتیەتی خۆت شارومەندی شەهروەندی پاسپۆرتی خۆت لە دەوڵەتێک وەردەگری ئەو کێشەیەکی جیهانیە ئێستا دەوڵەتی نەتەوەی جایان دەتوانێت دموکراتیک بێ یان بڵین دموکراتیک نەبێ ئەوە جیاوازی بینی دەوڵەتی دموکراتیک و دژی دموکراتیکە بەڵام دیسانیش دەوڵەتە دموکراتیکەکەش هۆویەت دەدا بە شاروەندەکەی خۆی بەڵام کەسێکی لە دەرەوەی ئەو سیستەمەدایە شمولی هیچ حەق و مافێک ناکات واتە کەسێکی کە مەسەلەن پاسپۆرتی نییە یان بڵین شمولی ئەو مافانە ناکە کە و دەوڵەتە دموکراتیکە دەیدا بە هاوشارەکانی خۆی واتە ئێمە ئێستا لە کوردستانیان بڵین لە ڕۆژ ئاوا چۆن دەتوانین سیستمی خۆسەری دموکراتیک دا بمەزرێنین کە هیچ ناوێکی نەبێ پێناسەیەکی نەبێ من پێمە هەر بۆیش بوو کە چەند مانگ لەوەی پێش فێدرالیزم ڕاگەیەندراواتە ئەتۆ ئەو هێزە سیاسانەی کە لە ناوچەکەدا هەن ڕێگای ئەوە دەگرن کە ئەتۆ بڵێ من بێدەوڵەتم خۆسەری دموکراتیکم هەیە پێویستم بە دەوڵەت نییە و لەگەڵ
هیچ دەوڵەتێکیشدا هاوکاری دانین. باشە من تۆ باسی ڕۆژاوای کوردستان با کورد کرد کە ئەو بیرە لە هەموو شوێنێکی دنیا زیاتر چەسپێنراوە یانە بیری کۆمۆنالیزم و لە ڕاستیشداوە یانە بکردەوە ئێستا ڕۆژاوای کوردستان لە کردەوەدا لە 3 کانتۆندا یانە 3 بکە لە سەدان کۆمۆن پێکاتون جەزیرە ئەفرین و کۆبانی بەکردەوە ئەم بیری کۆمۆنالیزم هەیە. بەڵام هاوکات بۆ ئێستاش دیارە بەهۆی ڕۆژاوەوەی کە دیسانەکە بکچین باز دەکرێتەوە لە ڕاستیدا وانە بەڵام ڕخیەکێک لە بڵێن ڕخنە قورسەکان لە بکچینەوەیە کە بیری کۆمۆن یان لەبەرەوەی کە ئێستا دنیا ئاڵۆزە کێشەی کاپیتالیزم بەگشتی سیستەم ئەوەندە چوویانە لۆکاڵ و گلۆبال کێشەکان ئەوەندە گەورە بوون کە کۆمۆنی بچوک بچوک لە ئاستی دنیادا ناتوانێت کە ئەم کێشانە چارەسەر بکات و ڕخنەی سەرەکی لە ڕاستیدا لە بکچین ئێستا هەر ئەوەیەکە ئەم کۆمۆنانە باشن بەڵام ئەم کۆمۆنانە بڵێن چارەسەر نین ئێستا چارەسەرن بۆ ڕۆژاوای کوردستان بۆ دەکرێت باشترین ئەڵتەرناتیڤ بن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاستی ئوروپادا ڕخنە لە خودی کۆمۆنالیزم نەگیرێکە لەبەرەوەی کێشەکان ئەوەندە گەورن کۆمۆنە بچووکەکان ناتوان چارەسەری بکەن ئێوە لەسەر ئەوە ئەگەر بە کورتی بەڵام بۆ چون ئێوە چیە؟ بەڵێ ئەو پرسیارێکە کە پێمە مارکسیستەکان ناتوانیەوە وەڵامی بدەنەوە واتە پرسیاریەوەی کە ئێمە چۆن لە ڕێگایەکی دموکراتیکەوە کۆمەلگا دەگۆڕین ئیکۆنۆمی دەگۆڕین شێوەی ژیان و شێوەی تەعامل لەگەڵ ژینگە هەموو ئەو شتانە دەگۆڕین نانتوانێت وەڵامی بدەنەوە دێنە ئانارشیستەکان وتویانە نافەرمانی دەکەین دیسان وەڵامیان نەچون دەڵێن ئێمە دەسەڵات ڕەت دەکەینەوە بۆ خۆشمان نامان هەوێ لە جیات دەسەڵاتێکدا بنیت واتە تا ئێستا لە دنیادا هەر دەسەڵاتێک بە دەسەڵاتێکی بەرامبەری توانراوە بچووک بکرێتەوە یان پێشی بگیردرێ ئەگە تۆ چاو لە باکوور و لە ڕۆژاوە ئێمە بکەین هێزێکی دەسەڵات هەیە بە نێوی خۆسەری دموکراتیکە تۆ ناتوانانی بڵێ هێژمۆنی نییە یان دەسەڵات نییە من پێم وایە بوکچین ئەو شتەی وەرگرتە بوو کە پێویست بە ئۆرگانیزاسیۆن هەیە پێویست بە هێژمۆنی هەیە بۆ ئەوەی کە لەو مبارزەیەدا لەو خەباتەدا لە دژی سەرمایهداریدا ئەوانە بتوانن ئیمتیازاتێکی زۆرتر بە نەفعی ژینگە بە نەفعی تەبەقاتی خوارەوەی کۆمەلگا وەربگرن. کاکسەلا پرسیارێکی دیکەش دەبێتە دوا پرسیار و زۆر بە کورتی زۆر سنجڕاکێشە کاستێک باسی بکچین دەکرێت چ لە بواری تئۆریکە و پراکتیک یانە بکچین بیرمەندێکە کە لە بواری فەلسەفی سیاسیەوە زۆر کار دەکات لەسەر بڵێن تیۆری مارکسیزم ئانارشیزم ژینگە پارێزی و دواتر دەگاتە سەر سۆسیال ئۆکۆلۆژی و کۆمۆنالیزم هاوکات لێکچوونێک لەگەڵ ڕێزار ئۆجلاندا بە هەمان شێوە یانە بکچین لە هەموو ژیانیدا ئەکتیڤیست بوو چارەکی سیاسی بوو ڕێزار ئۆجلان بە چارەکی سیاسی دەست پێ دەکات دوایە لە بیری سیاسیدا بە هەمان شێوە ئەو ئاڵوگۆڕانە دەبیندرێت لە مارکسی لێنینیستەوە دواتر بۆ فکری کۆمۆنالیزم بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە مەسەلەی بیرمەندی و چالکبوونی سیاسی یانە هاوکات تۆ بیرمەندی فیلسۆفی بەڵام چالێکی سیاسیش یان کاری سیاسی بە پراکتیک دەکەی ئەمە لە لای هەردوو ڕێزدار ئۆجلان و بکچین هەیە ئەگەر زۆر بە کورتی لەسەر ئەوە چون زۆرتر فیلۆسۆفەکانی دنیا بەس کاریان بڵین بیرمەندیە و دەنووسن و کاری دیکە ناکەن ڕاستە من پێم وایە دەبێت زەخت بکەینە سەر ئەوەی یان چاو لەوە بکەین کە بیرروڕای بکچین لە چ بوارێکەوە بیرروڕای ڕێزدار ئۆجلانیش کە بەشێک لە تیۆریەکانی لەگەڵ بکچین تێکەڵ بۆ بەشێکیشی ئاڵوگۆڕ پێکێناوە بۆی کە لەگەڵ هەڵومەرجی ناوچەکە بڵین یەکان ژیری بکات دەبێت چاو لەوە بکەین کە ئەو بیرروڕایە لەکوێدا دەتوانێت کار بکات لەکوێدا ناتوانێت کار بەستمەوەی وەکو هەم فیلۆسۆف بیت هەم چالێکی سیاسی بیان ئەوە کە وەچی مشترێکی هەم ڕێزدار ئۆجلان و هەم بکچین من یەکش بڵێم ئەو بیرروڕایە دەتوانێت لە بواری خۆسەری دموکراتیک و مەسەلەی دیموکراسی مستەقیمیان بڵێن ڕاستە و خۆدا زۆر کاری گەورە بکات بەڵام لە بواری گۆڕینی کاپیتالیزم لە بواری ئەوەی کە ئابووری کاپیتالیزم بگۆڕێ لە بوارانەدا ناتوانێت کار بکات بەڵام دەتوانێت بە شێوەیەکی سوسیال دیموکراتیک یان بە شێوەیەکی بڵین تاڕادەیەک کاپیتالیزمێکی کە کۆنتترۆل کرابێ لەگەڵ مەسلەی ئابووری بجوڵێتەوە ئەتۆ ناتوانانی لە کوردستانی بڵین لە ڕۆژ ئاوا سیستمێکی ئابووریدا بمەزرێنی کە فڕی بەسەر سیستمی ئابووری مسلەت لە دنیادا کە سیستمی کاپیتالیستێ نەبێ بەڵام دەتوانی سیستمێکی دموکراتیکدا بمەزرێنی کە لەوێدا هەموو ئەتنیکەکان هەموو بیرروڕاکان هەر جیاوازێکی کایان بێ
ئازادی و مافی ئازادی خۆیان هەبێت. سپاسەکەین کاک سەلاح عەباسی چارەکی سیاسیە بڵێ شرۆڤەکانی سیاسی و نووسەر سپاس دەکەین. بینەرانی هێژە بەرنامەی گەلی ئازادی ئەمجارە تەرخان کرابوو بۆ باسووشی تەڵکردنی هێڵە فکریەکانی مورای بوکچین بیرمەندی ناسراوی جیهانی لە ئازادی بۆ ئازادی بژین ماڵتانەوە.